بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە دەرسی دوێنێ باسی نعمەتی گەورەی چاومان کرد کە رب العالمین ئەم نعمەتە عەزیمەی بە ئێمە عەتا کردووە و ئەمڕۆ چ زەرەرێکی گەورەمان کردووە لە چاوبڵاویە و چاوکردنەوەیە و لە گوناهەکانی چاوە. ئیمامی غەزالی ئەفەرمێ نوری دڵ لە نوری چاوە دەست پێک. ئەگەر چاوەکەت پەیوەندی بەهێز بوو لەگەڵ ڕەب العالەمینە، دڵنیا بە نوری دڵەکەت ئەکرێتەوە. چاوەکەت پەیوەندی نەبوو، بەسیرەتیشی ئەکوژێتەوە. ئەفەرمێ یەکێک لە ناوەکانی خوا جەل جەلالوهو ئەلبەسیرە. ئەفەرمێ هیچ کەسێک بەسیرەتی دەست ناکەوێ ئەگەر بەسەری زیندوو نەبێ، بەسەری لەگەڵ خوایە نەبێ. شێخی گەیلانی 89 ساڵ ژیاوە. لە ئەواخیری عومریە جارێک ڕووی کردە موریدەکانی و فەرمووی خۆتان بگرن، وەڵڵاهی ئەم دوو چاوەی کە ئەیبینن ئێستا بەم عومرەی خۆمەوە لەو ڕۆژەی باڵغ بووم هەتا ئەمڕۆ نەظەرێکی حەرامم پێ نەکردو. تەسەوور کە یەک نەظەری حەرامم بەم چاوانە نەکردووە لەو ڕۆژەی کە باڵغ بووم. هەندێک کەس هەبوون کە عەبدایەتێکی تایبەتیان هەبووە، زۆر شەجیع بوون. لە ئەسحابە عەبدوڵڵای کوڕی زوبەیر جارێک کە ئاسن و تەرتیباتی لە خۆی بەستە بوو، چووە خزمەتی دایکی ئەسما، وتی دایکە ئیتر لەوە چێ کۆتاییم بێ. فەرمووی ڕۆڵە وەرە لە باوەشت گرم. باوەشی پیا کرد کە بینی ئەم درع و شتانە پێ، وتی ڕۆڵە ئەمە چیە پێێتەوە؟ ئەمەی کەسێکە گوناهی کردبوو. عەبدوڵڵای کوڕی زوبەیر قسەیەکی زۆر عەزیمە فەرمووی، تاوان پێ وتی حەواری پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم، وتی وەڵڵاهی ئەی دایک لەو ڕۆژەی باڵغ بووم هەتا ئەمڕۆ شک نابم نە بە ئاشکرا نە پەنهان گوناهێکم کردو. وتی دێ ڕۆڵە ئەمە فڕێ بدە، مادام گوناهت نەکردبێ لە مردنیش مەترس. وتی لەوە ئەترسم دوای خۆم ئیمتیثال بە جەستەکەم بکەن و یاری پێ بکەن. وتی جەستە کە مرد لێی گەڕێ، مهم ڕۆحە پەیوەندێکی بەهێزی لەگەڵ خوایە هەبێ. ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی دا و دەواءە دەوای زۆر تایبەتمان پێ ئەڵێ ئەگەر ئەم دەوایە بە باشی وەرگرین چاومان ئەپارێزرێت. یەکەمیان دوێنێ لە خزمەتانە عەرزم کرد ئەوەیە ئینسان کە چاوی ئەگرێتەوە هەست بە عیبادەت کە ئیمتیثالی ئەمری خوا ئەکە، کەئەنەما فەرمانێکی رب العالمین بە تایبە هاتووە بۆ ئەم و جێبەجێ ئەکە. اینجا چێژ وەرئەگرێ لەوەی کە چاو بگرێتەوە. چەندێک ئینسان چێژ وەرئەگرێت چاو بکاتەوە سەیری حەرامکە، ئەو کاتە بە عەکسەوە ئەوەندە چێژ وەرئەگرێ کاتێک کە چاوەکانی ئەنووقێنێ و سەیری حەرام ناکە. ئەفەرمێ ابن القەیم ئاگاد لێبێ سەهمی شەیطان بۆ دڵی ئینسان بریتە لە چاوی، تێ لە نەظەری حەرام. ئەگەر چاوەکانت گرت زاڵ بووی بەسەر شەیطانە و سەهمەکانی شەیطانە شکاند، تیرەکانی شەیطانە شکاند. سێهەم ئەفەرمێ ئاگاد لێبێ دڵ پێویستی بە هاوڵێک هەیە، هاوڵەکە بریتە لە ئەڵڵاه جەل جەلالوهو. ئەگەر بێت و چاوەکانت بڵاو کەیتەوە هەموو دەقەیە سەیری ئەم لاولاکەیت و ئەنواع سوورە ببینی، ئونسێ لەگەڵ خوایە کەم ئەبێتەوە، پەیوەندێکت لەگەڵ ئەوە کەم ئەبێتەوە، وێنەی ترێتە ناو دڵتەوە، تێکت ئەدا پەیوەندەکەی بینی تۆ و خوا جەل جەلالوهو لاواز ئەبێ. چوارەم ئەفەرمێ دڵت بەهێز ئەکە، دڵت خۆش ئەبێ کاتێکەوە چاوەکانت ڕائەگری. پێنجەم ئەفەرمێ نورێکی زۆر تایبەتی رب العالمین هەیە، ئەگەر ئینسان چاوەکانی نوقان لە بەرخاتی خوا نورەکە ئەکەوێتە دڵی، چاوەکانی کردەوە نورەکەی ئەکوژێتەوە. چەندێک ئەم نورێ ئێرەت کوژایەوە خەتای چاوتە. شەشەم ئەفەرمێ شتێک هەیە لە موسڵمانە پێوتێ فیراست. فیراست پلەیەکە، پلەیەکی تەسەوفی زۆر بەرزە.
نمونەیەکی بچووک لە خزمەتانە هێنمە بۆی لە فێڕاست زیاتر حاڵی بین. جارێکیان ئەنەس ئەفەرمێت چوون بۆ لای ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ، ئەڵێ لە ڕێیە ئافرەتێکم بینی بەرچاوم کەوت، دڵی گرتم، حەزم کرد. ئەڵێ چوومە خزمەت ئیمامی عوسمان، یەکسەر فەرمووی ئەوە چییە خەڵکێک گیە بۆ لای من، ئەوە چییە خەڵکێک گیە بۆ لای من چاوەکانی ئەثەری زینای پێوەی. ئەڵێ وتم ئەی هاوار ئیمامی عوسمان، ئەوەحی بعد رسول الله صلى الله عليه وسلم، قورە وەحی بواتوە لە دوای پێغەمبەر صلى الله عليه وسلم، چۆن زانیت؟ فەرمووی إنه نور ينظر به المؤمن، ئەوە نورێکە خوا ئەخاتە دڵی ئیماندارەوە بەو نورە سەیرەکە. بۆیە لە بابەتی مکاشەفەیە ئیبن القەیم ئەفەرمێ یەکێک لەو شتانەی پلەکان لە عەبدایەتی و سەیری سلووکە کە ئینسان بەرزە بێتەوە بۆ لای خوا مکاشەفەیە، هەندێک شت ئەبینێ يرى بعض الأشياء لا يراه الناس، هەندێک شت ئەبینێ خەڵک ناتوانێت ئەو شتانە ببینێ و دەرەک پێ بکە. ئەفەرمێ ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چاوەکانت بپارێزێت تا چاوی دڵت بکرێتەوە فیڕاستت بە قووەت بێ. بەخوا ئینسان ئەگەر فیڕاسەتی بە قووەت بوو قەت حەق و باڵی لە تێکەڵ نابێت، تێئەگا لە حەق و باڵ ناخەڵەتی. ئەزانێم بۆچی ئەخەڵەتێن هەموو جارێ ئەو کافری ئەمان خەڵەتێنێ، نازانم ئەم دەوڵەتی ئەمان خەڵەتێنێ، هەموو هۆکارە ئیعلامێکی گەندەڵی پیس سوور ئەزانی درۆزنە ئەمان خەڵەتێن. هۆکارەکەیەوە ئەم فیڕاسەتەمان ئەم دڵەمان نەکراوەت. ئەفەرمی ئاگاد لێبێ ئەو فیڕاسەتە سادقەی ئیماندار کە پێی ئەبینێ و شتی حەق و باڵی پێجێ ئەکاتەوە، نەزەر وردە وردە وای لێ ئەکا کە ئەم حەق و باڵە لە یەک ناکاتەوە، فیڕاسەتەکەی ئەکوژێتەوە. قسەیەکی شاهی کەرمانی نەقڵ کردووە کە باسی ئەو خاڵانە ئەکا، زۆرن خاڵەکان کە بەچی ئینسان فیڕاسەتی دەست ئەکەوێ. یەکێک لەوانە ئەفەرمێ بریتە لە چاوپاراستن لە حەرام فیڕاسەتی دەست ئەکەوێ. حوتەم ئەفەرمێت دڵ پێویستی بە دامەزرایی و بە بەهێزی هەیە. لە نەزەری زۆرە ئەو دامەزرایی و هێزەی نامێن. ئەو بۆیە ئێمە یعنی ئێستا تەسەوورکەن دائیمە مێشکمان لای کوێ، ئەرێ مەعاش هاو نەهاو، ئەرێ کاکە نازانین دنیا چی لێیە، دائیمە مێشکی خوا مشەوەشەکەن بە شتێکەوە کە پەیوەندی نەبێمە، دڵمان ثابت نییە. هۆکارەکەی ئەمێ ئەوەندە چاومان کردوێتەوە دڵمان مشەوەش بووە، ثەباتی تیان نەماوە. ئەفەرمێ ئەم دڵی کە ثەباتی تایە و بەهێزە و قووەتی تایە، دڵێکە کە چاوەکانی داخستووە لە بەرخاتی خۆ. هەر کەس ئەفەرمێ مخالفەی هەوای خۆی کە شەیطان لە ئەم ڕائەکە، کە شەیطان ڕای کرد ثەبات و هێز لە دڵەکەیە دروست ئەبێ. هەشتەم ئەفەرمێ بەهێزترین ڕێگە و سەریعترین ڕێگە، طبعا لە هەموو وڵاتێکە ڕێگای سەریع هەیە، لە وڵاتی ئەمانە بێ. لە زۆر وڵاتە کە ئەڕۆی لە ناوەڕاستی بازاڕە سێرەکەی جادەیەکی زۆر گەورەی جوان هەیە و کەسیشی تیانی یەک سێرەشی پێیان ناڕن، تەنها ئەوە لە کە حاڵەتی سەریعە نەخۆشێکە شتێکە لێوە تێئەپەڕ. وڵاتی ئێمە شتانەی نییە، هەموو شوێنێش یعنی شەقامی سەریعی هەیە. ئەم شەقامی سەریعە زۆر بە سەریعی ئەدگەێنێتە شوێنەکە، ئەڵێ شەقامی سەریع، جادەی سەریع بۆ شەیطان چاوی تۆی. بەم چاوانەتە ڕاستەوخۆ شەیطان چۆتە ناو دڵت، چاوەکانت گرت ڕێگای سەریعی شەیطان داخرە، ناتوانێت بە سەریعی کاریگەری لەسەر دڵت دابنێ. نۆیەم ئەفەرمێ دڵ پێویستی بە خاڵی بوونەوە هەیە بۆی بیر لە مەساڵحی خۆی کاتەوە. نەزەری زۆر وات لێ ئەکا خەیاڵاتی تۆ تەنها لای مەسەلەی جنس و ئافرەت و حتا بۆ مەعیشەتی خۆت بیر ناکەیتەوە چی بکەی. جاری وایە کەسێک کاسبی ئەکا ئەڵێ بەخۆ ماوەسە هەرچی عەقڵی خۆشمە بەکاری ئەم لە کاسبەکە نەجاحەت نایەن، کورە عەقڵە مشەوەشە، عەقڵ ساف کەرەوە اینجا بەکاری بێنە. دەیەم و کۆتایی ئەفەرمێت دڵ و چاو ڕێگایەک لە بینیانە هەیە، ئەمیان ئەویان مەشغوڵەکە ئەویشیان ئەویان ئەتوانێت مەشغوڵکە، ئەمیان ئەویان ئەتوانێت تێک بدا ئەویش ئەویتر ئەتوانێت تێک بدا. ئەفەرمێ ئەگەر سەڵاحی دڵت کرد بە عەبدایەتی و خواناسی خۆی ئەم چاوانەدا ئەخرێت. ئەگەر چاوەکانت کراوە بوون خەلەل لە دڵتا هەیە، ئەگەر دڵەکە دوێران بوو خەلەل لە چاوتا هەیە. بۆیە ئاگات لێبێ چاوەکانت بپارێزە، لەعەل دەرگاکانی خەیر بەسەرتا ئەکرێت. کۆتا کەلیمە لە خزمەتتانە، ئێمە هەمومان پێویستمان بە چێژێکی زۆر تایبەتە لە خواناسی. وەڵڵا ئەم چێژە دەستمان ناکەوێ
بەهۆی ئەم چاوگرتنەی خۆمانەوە کورە چاوەکانت بگرە دەرگای خەیری زۆرە لێ ئەکرێت و لەزەت ئەکەی لەزەت یەکێک لەو شوێنانەی کە ئینسان چێژی ئیمان ئەکات طبعاً ئیمان عەقیدە تەثبیتە لە دڵا لەزەتی هەیە چێژی هەیە بەرووبوومی هەیە بەرووبوومەکەی لەکوێ دەرەکەوێت یەکێک لەو شوێنانەی بەرووبوومی تیا دەرەکەوێت لە نەزەرایە کاتێک کە چاوەگری لە بەرخاتی خوا یەکسەر چێژی عەقیدەی خۆتەکە ئەزانی عەقیدەت چەندێ بەهێزە تۆ ڕائەگریان ڕاناگری بۆ عەقیدەرەوە نیە ئینسان بڵێ وەڵا کتێبێکم خوێن عەقیدەم باش بۆ خۆیان ئەو عەقیدەی وا لە تۆ نەکات چاوت داخە ئەو عەقیدەی وا لە تۆ نەکات لە تاعەتا بەهێزبی وا لە تۆ نەکات لە کاتی پەنهانە گوناه نەکەی عەقیدە و دانەمەزراوە و عەقیدەرە من چوار کەلیمە بزانی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەم کتێبانەشیان نەخوێندبوو بەڵام ئەوەندە دامەزراو بوون لە ناوەوە کەلیماتی قورئان وهای دامەزراندبوون عەقیدەیەکی واها بەهێزیان هەبوو زۆر ئازایانە لە بەرامبەر هەموو عصیانەکانە ئەوەستانەوە ئەم قسانی لە خزمەتانە ئەەکەم ئەمە نیە ئینسان هەر تووشی نەزەر نەبێ ممکنە ئینسانە چاوی تووش ئەبێ شەیطانە زۆری بۆ یانە ئیستیغفارەکە ئەگەڕێتەوە بەس خەتەر لەکوێیە تۆ هەز بە گوناه نەکەی و دەرسی پێشوو پێم وتن هەز بە گوناحی نەزەر ناکەن طەبیعی بۆ تۆ لامە ئەم هەز نەکردنە خۆی بۆ خۆی ئیسرارە لەسەر چی گوناهێکی سەغیرە کە ئیکاتە کەبیرە و لە کۆڵمان نابێت خوای گیان ئێمە ئەم شەو بە ئومێدی ڕەحمەتی تۆ هاتینە یەکێک لە ماڵەکانی تۆ بە ئومێدی عەفوی تۆ تەقەمان لە دەرگانەی تۆدا بە ئومێدی شەوی قەدرت ماڵێک لە ماڵەکانی تۆمان ئاوەدان کردەوە یا ئیلاهی بە ئومێدی پاکبوونەوە و ساغبوونەوەمان لە بەردەم کەلیماتی پیاوانێکی زۆر گەورەیە وەستاین یا ئیلاهی داوات لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە چاوەکانمان پاک کەرەوە یا رب العالمین دڵەکانمان ساغ کەرەوە بۆ خۆت یا رب العالمین عەقیدە و ئیمانمان دامەزراو کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و هەر کردمان عەفومان کە گوناهێ لەمەوە پێش کردومانە لە ڕۆژی باڵغ بوونمانەوە تا ئەمڕۆ عەفومان کە گوناهانێ لەمەوە دوائیکەین و فریای تەوبە ناکەوین یا ئیلاهی عەفومان کە یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لە گوناهانێک کە بە بێئەدەبی لە حوزوری تۆ یا کردومانە یا رب العالمین پەنا ئەگرین بە تۆ خوای گیان لە نیفاقێکە بە دڵمانە تێپەڕیوە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەنا ئەگرین بە تۆ لە عوجب پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی پەنا ئەگرین بە تۆ لە فەقیری پەنا ئەگرین بە تۆ لە حەسادەت پەنا ئەگرین بە تۆ لە چاوی پیس پەنا ئەگرین بە تۆ لە دڵی پیس یا ئیلاهی بەخوا ئێمە پەناگەیەکمان نییە تەنها تۆ نەبی لەم زەمەنی فتنەیە یا ئیلاهی نازانین ڕووبکەینە کوێ تەنها دەروازەکەی تۆ نەبێ شوێنێ ترمان نییە جێگەیەکی ترمان نییە خۆمان بۆ خۆمان بریندار بوون لە بەردەم گوناهەکانە توانای هەستانەوەمان نییە خەریکە ئەشکێن لە بەردەم نەفسمانە یا ئیلاهی شەیاطین دەورەیان داوین و خەریکە دەرەقەتیان نەین حەبلێک نییە دەسی پێوە بگرین حەبلی مەتینی تۆ نەبێ یا رب العالمین دەیا ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە ئێمەش زایە مەکە لەم کاروانی خواناسیەیە یا ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە ئیمانی خۆمان سپاردەی تۆ ئەکەین یا رب العالمین قەت سپاردە لای تۆ زایە نەبووە واسیحەت و لەشساغی خۆمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین یا ئیلاهی سپاردە لای تۆ زایە نەبووە و هەموو کاروبار و عەبدایەتی و تاعەتی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بە لطفی خۆت و کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە تۆ عەفوت پێخۆشە و بەخشندەکاری ئێمە گوناهباریش ببەخشە یا رب العالمین بەخوا یا ئیلاهی ئێمە ئەزانین ئەوانەی کە تەقە لە دەرگانەی تۆ ئەدەن ئەگەر زۆر باش بن یا ئیلاهی یەکجار جوابیان ئەدەیتەوە بەڵام یا ئیلاهی ئەگەر گوناهبار و عاسی بن لە بەرامبەریانە ئەڵەی لەبەیکە وەسەعدەیک دوو جار بەڵێیان بۆ ئەکەیت و خۆشبەختی بەسەریانەدا ئەبارێن
دەیوا ئێمەی گوناهباریش بە کۆڵی گوناهەوە لەم شەوی قەدرە پیرۆزەیە هاتووین هانامان هێناوە ئەمانەوێ ئەم کۆڵە عەرزکەین و هاوار لە تۆ بکەین کە لێمان خۆش بی یا ئیلاهی تو گەورەی خۆت لێمان خۆش بە یا ئیلاهی تو گەورەی خۆت لێمان خۆش بە ئەزانین کە تۆ زۆر کەریمی ئەزانین کە تۆ زۆر ڕەحیمی ئێمەش بە هیممەتی کەڕەم و ڕەحمەتی تۆ هاتوین عەفومان کە یا رب العالمین ئیلاهی ئەگەرچی ئێمە ئیستیحقاقی ئەوە نەبین عەفومان کەی بەڵام بەخوا پەروەردگارە ناو ئەم گەنجە جوانانە تەوبەکاری زۆر گەورەی تێیە یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین بە دڵی ئەوانە خۆشەویستی تۆن بە دڵی ئەوان هاوارت بۆ ئەهێنین یا ئەکرەم الئەکرەمین ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنەوە هەموومان قبوڵ کە ئەگەر کەسێکمان زۆر تاوانبار و عاسیە و خەجاڵەتە و قبوڵ ناکرێت لای تۆ بە حرمەتی ئەم مەجلیسە مبارەکە و لەناو ئەم جەمع مبارەکە ئەویش قبوڵ کە یا رب العالمین پەروەردگارە ئەگەرچی ئێمە شایستەی ڕەحمەتی تۆ نەبین بەخوا موانێکی سپیمان لەگەڵایە مووی سپیان لە پێناوی ئیسلامە سپی کردو لە مزگەوتە و بەدەستی لەرزۆکی ئەوان هاوار بۆ لای تۆ ئەهێنی پەروەردگارە پیرانێکمان لەگەڵان کە دەستیان بە قورئانی تۆیە بە کەلامی تۆیە هانا بۆ لای تۆ ئەهێنین بە مووی سپی ئەوان ئەزانین تۆ کەریمیت و حەییت شرم ئەکەی لەم بەندانە دەستیان بگێڕیتەوە دەستمان بە خاڵی مەگێڕەوە قبوڵمان کە یا ئیلاهی بە تەوبەی تەوبەکارانمان هاوار بۆ لای تۆ ئەهێنین بە ڕۆحی دیندارانمان هاوار بۆ لای تۆ ئەهێنین بەخوا پەروەردگارە ئەزانین شایستەنین کە تەقە لە دەرگای تۆ بدەین بەڵام ئەمری پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ناتوانین لە غەیری دەرگای تۆ بدەین یا رب العالمین ئەزانین خۆشەویست موژدەی پێداوین ئەگەر بەقەدەر کوڕەی ئەم زەوی هەر هەموو گوناهی ئێمە بێ و ڕەش بوو بین ئەزانین تۆ بە پیرمانەوەیت بە ئەندازی ئەوە مەغفیرەت بۆ ئێهانامان هێناوە بۆ لای تۆ یا ئەکرەم الئەکرەمین ئەزانین ئەگەر گوناهەکانمان بگاتە عنانی سەما و بگاتە ئەخیری ئاسمان ئەزانین لە بەرامبەرا بەخشندەی تۆ بەسەر ئەم عەبدانەدا ئەبارێ کاتێ ڕوو ئەکەنە تۆ ئەزانین ئەگەر ئێمە ڕووبکەینە تۆ بەرەو پیرمان دێ یا ئیلاهی خەجاڵەتین یا ئیلاهی ئێمە ئیستیحقاقی ئەوە نین بەڵام یا ئیلاهی بەم بچووکی و ضەعیفی و زەلیلی و حەقیری خۆمانەوە وا ڕوومان کردوتە بارەگای تۆ یا رب العالمین ئەزانین شایانی ئەوە نین یا ئیلاهی بەڵام بە ڕەحمی تۆیە ئەنازین بەوا ئەنازین کە ئێمە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم بەوا ئەنازین ئێمە شوێن کەوتەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئەگەر هیچمان نەبێ بۆ تۆی بەرزکەینەوە خۆ کۆمەڵە سنەتی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە جێبەجێمان کردو بۆ تۆی بەرزەکەینەوە ئەگەر هیچمان نەبێ بەرزیکەینەوە خۆ خۆشەویستیمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە کە بەرزیکەینەوە ئەگەر هیچمان نەبێ بەرزیکەینەوە یا ئیلاهی بەخوا تەنها ئەم وجودەمان لەناو ئەم مزگەوتە هەبێ کفایەتە بۆ ئەوی لە حوزوری تۆ یا بەرزیکەینەوە یا ئیلاهی ئەم شەو مبارەکە بە قسمەتی ئێمە کە یا رب العالمین تو گەورەی خۆت ئەم ساڵەی بەسەرمانە دێ بیکەرە باشترین ساڵ بۆ من لە تاعەت و عەبدایەتیە بیکەرە باشترین ساڵ لە خواناسیمانە یا رب العالمین ئەم ساڵەی بەسەرمانە دێ بیکەرە ساڵی بەرەکەت بۆمان بەرەکەت لە تاعەتمانە بەرەکەت لە عومرمانە بەرەکەت لە صحەتمانە بەرەکەت لە ماڵ و سەروەت و داراییمانە یا ئیلاهی بەخوا ئەم عەبدانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ هەر یەکەیەک دنیا گرفتیان هەیە بەخوا زۆر کە دڵەکانیان پڕە ناتوانن گرفتەکانیش بۆ تۆ بەرزکەنەوە پەروەردگارە هەندێک جار شەرم ئەکەن لە باسی گرفتەکانی خۆیان لە حوزوری تۆیە تۆ خۆت عالمی بە دڵەکان تۆ خۆت عالمی بە ئەحواڵی ئێمە خۆی چی بوو ئەم عەبدانە باشە یا ئیلاهی پێیان عەتاکەی رب العالمین بەخوا ئێمە زۆر فەقیر و تۆ زۆر دەوڵەمەند بەخوا ئێمە زۆر کزۆڵ یا ئیلاهی لە حوزوری تۆیە یا ئیلاهی هانەمان بۆ لای تۆ هێناوە هەرچی ئەم عەبدانە کە ئێانە پێیان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین
باسمان كلا حضور يا رب العالمين. يا إلهي اشتياقي ضلي إما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم. يا إلهي بأمتي أو قبول مانك، بشوين كوتي أو قبول مانك، لجر سيبري آلاي أو حشر مانك. يا إلهي لد أبارينا ولد ألغلينا هاتوين يا إلهي داواد ليبكين بدل لقناهي دايكو باوك من ببوري يا رب العالمين. خواجان أو دايكو باوكاني كماون أو دايكو باوكاني كوفاتي عن كردوان لو أشي إما لجيانا عزيت من داب نارحت من كردب بخو پروردگارا ناز من كردو بسريانا كعزيت من داو داوي عفويا بو أكين يا رب العالمين، داوي بخشن ديتويا بو أكين يا أكرم الأكرمين، داوي ليبوردني تويا بو أكين يا رب العالمين. پروردگارا أوانا رحمتي توبون لدنيا بسرمانو أوانيك لدنيا وأوانيك الرشدون. يا إلهي بليئن بالاك لا يخوت يا رب العالمين. يا إلهي داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت لقناهي باوبا بير من مبوري يا رب العالمين، لقناهي براو خشكان من مبوري يا رب العالمين، خويا لقناهي خزان ومنال وأولاد من مبوري يا رب العالمين، لقناهي منالكان من مبوري يا رب العالمين، لقناهي وشكان من مبوري تاروجي قيامتي يا أكرم الأكرمين. إلهي لقناهي دروسي كان من ببورة، لقناهي هاو شارية كان من ببورة، لقناهي هاو زمانة كان من ببورة، لقناهي خلق كردستان ببورة. يا إلهي لقناهي أمتي بيغمبر صلى الله عليه وسلم ببورة. يا إلهي لقناهي مردو كان من ببورة. پروردگارا زور دوست عزيز من هبون لمز قوتا لقل مانا طاعتو عبدأتي وخوان أسيانا كرد همويان بجي أنهشتي زۆری تریشمان لە ڕێن و لە کاروانین کە یەکتر بەجێ بێڵێ دەی پەروەردگارە ئێستا ئەوان وەکو ڕەمەزانەکانی تر لەگەڵ ئێمە نین، وەکو کاتەکانی تر لەگەڵ ئێمە ژیان نابەنە سەر، ئەوان ئێستا چاوەڕێ دەعەواتی ئێمە ئەکەن. یا ئیلاهی ئێمە بەدڵ لێرە هاوار ئەکەین ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێن. هەر موسڵمانێ سوژدەیەکی لەناو ئەم مزگەوتا بردووە یا ئیلاهی عەفوی کە بەزەی خۆت بەسەریا ببارێنە، کەڕەمی خۆت بەسەریا ببارێنە یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین هەموو مردوانی موسڵمانان لەسەر تاسەری جیهانە بە درێژایی مێژوو یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی بەسەر گۆڕەکانیانە ببارێن. خوای گیان ئەو زانا و قائید و پیاوە گەورانەی کە ئەم دینەیان گەیاندە ئێمە ئەوەی کە ناوی هەیە و ناوی نییە هانا بۆ لای تۆ ئەهێنین. خوای ڕەفعی دەرەجاتیان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت. زۆر دایک و باوک هەن مناڵەکانیان لە یادیان کردوون، زۆر موسڵمان هەن لە ناو گۆڕەکانە زۆر بێکەسن. یا ئیلاهی ئێمە لەم منبەرەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم داوای ڕەحمەتیان بۆ ئەکەین، رحمت بسريانا ببارينا يا رب العالمين، عفو خود بسريانا ببارينا يا أكرم الأكرم. خواه داوات لي أكين برحمته بزي خود، أو من بحال مال دارك، أو من بمنال منالي بعطاك، أو من بمنال منالي صالحك، أو من ضلينا آرام ضلي آرامك، أو من مالنا آرام مالي آرامك. يا إلهي داوات لي أكين برحمته كرمي خود، أو من نخوش الشفاء ببنيرا تایبەت ئەو نەخۆشانەی کە پێیان وتون یا ئیلاهی شیفا بۆ هەر هەمویان بنێرن. یا ئیلاهی بەس تۆ شافیت، هاوارت لێ ئەکەن بە شیفای خۆت شیفایان بۆ بنێرن. یا ئیلاهی ئەومان گەوزاوی ناو گوناهێکە و خۆی پێچارە سەر ناکرێ، یا ئیلاهی ڕزگاری کە. یا ئیلاهی ئەوەمان ئەوێ بەرەو ئیسلاح بێت و مجاهدەی نەفسی خۆی ئەکا، تۆ خۆت بەهانایە وەرە و لەو مجاهدە نەجاحەتی پێ بدە یا رب العالمین. خوای گیان داوات لي أكين بقوري خود أو من كم رزق حلالي زيادك، أو من قرزار قري سرشاني سوق بركتي خود رحمتي خود بزي خود خوايا لنا بازار كان ما نببارين، لنا وزرعات ما نببارين، بسر كانيا وكان ما نببارين، بسر بيرا وكان ما نببارين، بسر مرو مالات ما نببارين، بسر كارو كسابتها ببارين. يا إلهي داوات لي أكين أو ندحل ما بدر محتاج حرام نبي، خوايا محتاج حرام من مكة، خواء محتاج حرام من مكة، خواء محتاج حرام من مكة. يا إلهي داوات لي أكين برحمته بزي خود بفضلي خود خواء محتاج حرام من مكة يا رب العالمين.
يا إلهي لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە چۆن لەم مزگەوتە ئەوە ڕەحمەتێ بەسەرا باراندین و کۆبووینەوە تو گەورەی خۆت خوایە ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنەوە لە بەهەشتا ئەوە کۆمان کەرەوە بە خزمەتی دەموچاوی جوان و گەشی پێغەمبەر صلی الله عليه وسلم شادمان کرد يا إلهي داوات لي أكين لبهشتا بحضوري خوتمان بقينا يا رب العالمين يا إلهي بمان جرى لو عبداني كرزامان دي بسريانا أباريني تو قوري خوت خوايا داوات لي أكين برحمتي خود لسر مرق مانا رحمتي خود بسر مانا دابارين لناو قورا كان مانا تو أنيسوها والمان با لناو نيوجا كان مانا تو أنيسوها والمان با لناو رجو كان مانا تو أنيسي ضلمان با تو هاولي ضلمان با يا إلهي لهم طاعتك مانا تو يا وري ضلمان با يا إلهي داود لي أكين لساحي محشرة بكس أكوين يا إلهي تو خود يا ورو تو خود خاون رحمان بيا رب العالمين خو داود لي أكين برحمته بزي خود بكرمي خود أم دعانا من لقبولك خويا أم دعانا من لورقرة خويا أم دعانا من لورقرة خويا لمن راضيبة خويا لمن راضيبة خويا لمن راضيبة آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا يقول لقناهي من الشيء وجبوري خويا لمن قبولك